باوکە دەبینم درێژ بووی ئەوە دیسان درێژ بووی وانەکانت دەنووسیەوە وەرە چی دەوێ بۆ بەیانی یادی لە دایکبوونت حەز دەکەی ئەو شتەوە ڕۆژە بینیمان بۆت بکڕم دایکم دەڵێ زۆر گرانە تۆ دایکت بۆ من لێگەڕێ شتێک نییە پێی بڵێن گران هەموو شتێک بۆ کوڕەکەم دەبێ وات زانی لە بیرم کردووە ها هەموو شتێ لە بیرەکەم ڕۆژی لە دایکبوونی کوڕەکەم لە بیر ناکەم جەنگیز دێژ ڕۆ شتێکت پێ بڵێم تۆ قسەی خۆت بکە منی شتێکم هەیە دەیڵێم بڵێ ئەوەی من گرنگترە یەکەم جار تۆ جەنگیز باوکم گەڕاوەتەوە حەزم کرد ئەو شتە لە خۆمە بیستی نەک عەلی باوکم تێک چووە زۆر پیر بووە تۆ بە عەلی دوو تۆ چاودێریم بکات تۆ شێت بووی جەنگیز عەقڵم ڕاوەستاوە چۆن دەبێت چاودێری بۆ منی خێزانت دانەی ئەی متمانەمان بە یەکتر نەبوو ئەوە تا تۆ بەبێ ئاگای مێردەکە چوویتە لای باوکت کوا متمانە بۆیە پێم نەوتی تا نەیەتەوە ناو ژیانی ئێمە نابێ هەرگیز نزیکی جان بێتەوە هەرگیز ڕێگە بەمە نادەم باشە بابزانم چیت دەوێ پەیمان بدە پەیمان بدە جەنگیز نامێ دەردەسەریەکی ترم توشکەی ئەگەر نالات نامێنمەوە گەر پێویستیش بکە جان دەبەم و دەڕۆم یعنی تۆ لەبەر باوکت بوو چوویتە سەرگۆڕی ئەو دواتر پورە مەلی حەشر لەگەڵ خۆ تێنا ماڵەوە وابزان لەم بێزار بوویت و عومەر تاتەوە بیر و ئێستا جێم دێڵی و دەڕۆی باشە بۆی باوکتەوە ڕۆژانت بیرکەوتەوە بەڕاستیتە بەڵێ جەنگیز بەڵام من بۆ کوێ دەچم تۆ باوکم عومەر من بۆ هەر کوچەیەکی ئەم دنیای بچم ئێوە هەر دەمدۆزنەوە دیسان ئازارم پێمە چێژە جەنگیز من ئەوەندە بەهێز نیم ئەیشان دوێنێ من شتێکم بۆ کردووی تەنها بۆ تۆ تۆ دیسان پرۆژەی ئۆتێلەکەی ئەزەل هەیە داوام کردم کاتە هاوبەشی خۆی من نرخم بۆ خەونە جوان و گەورەکەی تۆ داناوە ئەمە خەونی گەورەی تۆ بووە خەونەکەت دەبێتە ڕاستی ئەیشان ئەزەل چیوت ڕێک دەکەوی چونکە قسەمان کردووە وتی دەکرێ ئەو کارە ببێ واز لە قومارخانە و شت دێنم نایهێنی واز دێنم واز لە خواردنەوەش دێنم بۆ خاتری تۆ ئەیشان دوێنێ شتێک ڕوویدا من ژیانی خۆم گۆڕی حەز دەکەی بڕۆی دوو نا سێ دوێنێ سێدانە پلیتم کڕیوە بۆچێ باوکە لە سەرەتاوە دەست پێ دەکەینەوە کوڕم مەمەد براکەی من گیانی من پورە مەلیحە لە ماڵە لەسەرەوەیە لەگەڵ کەس قسە ناکە چەنگیز دڵمان لێت شکا کاتێ لە دادگا نەتمان بینی تۆ نزیکترین هاوڕێ عومەر بوویت ئێستا شەروامە مام ممتاز هیچ سەر لە عومەر داوە هیچی وتووە دایکی و مەمەد چوونەتە لای هیچیشی نەوتووە قبوڵیش ناکا کەسی تر بچێتە لای بەڵێ منیش چووم منیش نەمبینی مام ممتاز من دەهاتمە دادگاکە بەڵام نەهاتم دەزانی بۆ تا عومەر بپارێزم چۆن پاراستنێک نازانم چۆن بێڵێم خوا کوێرم کە ئەگەر لەو ڕۆژەوە خەوچوو بێتە چاوەکانم شەوی تاوانەکە عومەر لەگەڵ عەلی هاتنە لای من دوای وتی کە نا ببوورە مام ممتاز هەرگیز نەدەبا بەهات بام نابێ بیڵێم
ئێوەش مافی خۆتانە بیزانن. وتی من ئیتر وەک ئێوە لە ناخۆشی ناژیم. وتی بۆ خاتری ئەیشان دەبێت شتێکی گەورە بکەم کە ئەمەی وت ئێمە بە جدی وەرمان نەگرت. کاتێ بینێمە پێچەوانەکەی دەڵێن پەشیمان بۆوە. وتی نا من گاڵتە دەکەم بەڵام کەم و کوڕیەکە لە ئێمە بوو. دەبوایە ئەو شەوە قسەکەمان بە جدی وەرگرتایە بمان گرتایە. دەبوایە بڵێن شتیوان نەکەی کوڕە. عومەر بۆچی؟ چۆن کوڕی من؟ کوڕەکەم نانی حرامی نەخواردووە. چۆن کردی؟ چ شەیتانێک چۆتە ناو گیانی ئەو؟ ئەمە ژیانە مام ممتاز. خراپە بە باشترین کەس دەکا. ئێمە لەبەر ئەوە بوون هاتینە دادگا تا عومەر بپارێزین. دوایش مام ممتاز بێگومان ئێرەم جێهێشت. ئەم گەڕەکە هەیە سەیری هەر کوچەیەکی دەکەم عومەر دەبینم. بەڵام ئەوەی عومەر کردی سوودی بە من گەیان. وازم لە سەرسەریاتی هێنا دەستم بەکارکردن کردووە. مام ممتاز ڕۆژانە کارێکی زۆر دەکەم وەکو پێ دەوتم کارێکی شەریفانە. من هەڵدەستم. ئێوە ژێتر سەیری پێش خۆتان بکەن مام ممتاز. چارەمان نییە. مام ممتاز ئازاری کوڕەکەت دەچێژی دەزانم. من شوێنی عومەر ناگرمەوە بەڵام لە سایە عومەرەوە کوڕێکی چاکت دەستکەوت ئەمە بزانە. جەنگیز پورە مەلیحە؟ جەنگیز لێرە بڕۆ. ئیتر نەیتەوە گەر بیتەوە بە چاوی کوێرانە دەتدۆز بۆ دەتخنکێنم. ئەوە چی دەڵێ پورە مەلیحە؟ پورێ ئەمڕۆ پێت دەڵێ ئەو کچەی لای توێیە ئەو ئایشانە. پورە مەلیحە بوەستە با تێبگەێنم. چی تێدەگەێنی؟ نانی دەستمت خواردووە. چۆن توانیت ئەو خیانەتە بکەیت؟ بەردەوام حەسوودیت بە عومەر دەبرد. هەمیشە چاوت لەو کچە بوو. وا دەزانی تێ نەدەگەیشتم خائین. من خیانەتم لە کەس نەکردووە. تەنیا کوڕی تۆ بەخت ڕەش بووە. وات زانێ و کچە بەشکراو نەبووە پورە مەلیحە. وام لێ مەکە هەموو قسەیەک بکەم. بیکە چ قسەیەکت هەیە بیکە. ئەیە پیاوەی عومەر کوشتی. من خیانەتم لێوە کردووە عومەر کردی. زمانت بەرامبەر عومەر نەگەڕێ. عومەر خیانەتی لەو کچەش کرد. بەڵام کچە قبوڵی نەکرد و ڕاستیەکانی وت. خۆشەویستەکەی لە ژێر پێدانا و ڕاستیەکانی وت. نەدەویست ڕاستیەکان بڵێ ها؟ دەدویست درۆ بکە ها؟ وس پورە مەلیحە ئەو ئەیشانەت بینیوە؟ عومەر لە هەمومان زیاتری خۆش دەویست. دیرکە وا بوو یان نا؟ تێدەگەی؟ وا بوو یان نا؟ ڕاستەکەی بڵێ وا بوو یان نا؟ عومەر زۆر خۆشی نەدەویست. مەمنوون من بردمتە لای خۆم. بیرکەوە چیم کردووە؟ خۆشەویستی کەسێکی ترم بردۆتە لای خۆم. چێ کەسێک دەکاتە ژنی خۆی سوور بزانێ ئەوە کەسێکی تری خۆش دەوێ؟ لەوە باشتر هەیە؟ خۆ کچە بەڕەڵا ناکەین. کەس نەبوو لێرە ئاوڕی لێ بداتەوە. ژیانی تاریکە هیچ کەسی نییە. ئایا عومەریش دەویست ئاوای لێبێ؟ مادام تۆ بە باشی دەڕوانی هەموو شتەکان خۆت بیڵێ پورە مەلیحە عومەر دەویست چۆن بێ؟ چارەسەرم کرد ئەیشانەکەم. ئەوەندە بەسە جاروبات سەریکیان بدەین.
یەکەمێ پێ بکەن ئەیشان دەزانی من ئەمڕۆ چیم کردووە ئیتر پەیوەندیەکەمان بەوە نەماوە پەیوەندیەکان پچڕان ئیتر لەم ناوە شتێک نەماوە بۆ ئێمە ئێمە ماوین خراپە کاریەکانمان لێرە ماوە دەگۆڕێن دەبمە و جەنگیزێ دەتەوێت لە سەرتاوە دەست پێ دەکەینەوە باشە ئەیشان دوو گیانم جەنگیز لە من لە تۆ ئەیشان یانی مناڵێکشمان دەبێ ئێمە مناڵمان دەبێ ئەمە هەواڵێکی دڵخۆشکەر بوو ئەیشان چیم پێوتی گیانە نەموت هەموو شتێک لە سەرتاوە دەست پێ دەکەین